سڵاوتان لێبێت. بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق بەکەمتر لە مانگێک کاریگەریەکانی خۆی دەرخست و ئەم خولی پەرلەمانی کوردستانی بەرەو هەڵوەشانەوە برد. دادگای فیدراڵی لە کۆتایی مانگی ڕابردوودا بڕیاریدا درێژکردنەوەی تەمەنی ئەم خولی پەرلەمانی کوردستان نادەستوریە. هەرێمی کوردستانیش بەبێ ئەوەی هیچ هەڵوێستێکی فەرمی ڕابگەیەنێت وای دەردەکەوێت پابەند دەبێت بۆ بڕیارەوە. بێدەنگی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ڕێگەی خۆش کردووە بۆ ئەوەی فراکسیۆنەکانی پەرلەمان خۆیان بە شێوەیەکی سربەخۆیانە و بێگەڕانەوە بۆ سەرۆکاتی پابەندبوونیان با بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە ڕابگەیەنن. پارتی دیموکراتی کوردستان وەکو گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمانی کوردستان بە فیعلی پابەندبوونی خۆی با بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە نیشاندا. ئەمڕۆ فراکسیۆنەکە کۆتای هاتنی کارەکانی خۆی ڕاگەیاند و بڕیاریشە لە هەفتەی داهاتووەوە ڕێکارەکانی خانەنشینکردنی پەرلەمانتاران دەست پێ بکات. زانە مەلا خالید سەرۆکی فراکسیۆنی پارتی کە لە نێو دەستەی سەرۆکایەتیدا پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانیان هەیەدانی بەوەدانا کە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بوونی نەماوە. ئەوگوتی هەر لەبەر ئەوەیە کە نووسراویان ئاڕاستەی دیوانی پەرلەمان کردووە بۆ ئەوەی کۆتایی بە کارەکانیان بهێنن. بۆ ڕای گشتی ڕای بگەێنین ئەمڕۆ لە 26/6 وەک باسم کرد کۆتاییمان بە ئەرکەکانمان لە پەرلەمانی کوردستان هینا لە خولی پێنجەم. ئەمڕۆ بە یادداشتێکمان بۆ سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان داوامان کرد کە دوو خاڵ جێبەجێ بکرێت سەبارەت بە فراکسیۆنی پارتیمان. دوو خاڵەکەش بریتی لەم خاڵانەی خوارەوە. یەک بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان داش عێراق و یاسا پەیوەندیدارەکان هەڵبستن بە گرتنەبەری ڕێکاری یاسایی بۆ تەوابوونی ماوەی ئەندامێتی ئەندامانی فراکسیۆنی پارتیمان و نوێنەرمان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ناوەکان لە لیستی هاوپێزدا هاتووە و لە 45 ئەندامی پەرلەمان پێک دێت. دوو لە 1/6/2023 موچەی پەرلەمانتاریمان ڕەت دەکەینەوە. داواتان لێ دەکەین موچەی مانجی 6/2023 بۆ ئەندامانی فراکسیۆنی پارتیمان و نوێنەرمان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نەبەسترێت و بە هیچ شێوەیەک وەری ناگری. ئەمە خلاصەی ئەم داواکاریە بوو کە ئەمڕۆ ئاراستەی سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان کرا بەو پێوەی کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ئێستادا وجودی نەمایە. بۆیە ئێمە داواکاریەکەمان ئاراستەی سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان کرد. کشانەوەی پارتی لە پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بازوومی گوت لە هەفتەی داهاتووەوە ڕێکارەکانی خانەنشینکردنی پەرلەمانتارانی کوردستان دەست پێ دەکات. ئەمەش بە دەستپێکی هەڵوەشانەوەی ئەم خولی پەرلەمانی کوردستان دادەنرێت وەکو چۆن پاش کشانەوەی پارتی بەشێک لە پێکهاتەکانیش نووسراوی کۆتای هاتنی کارەکانیان بۆ دیوانی پەرلەمانی کوردستان ناردووە. ئەگەر کشانەوەی پارتی پاش بڕیارەکەی دادگای فیدراڵی بێت ئەوە کشانەوەی فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتوو و چەند پەرلەمانتارێکی سربەخۆ دەگەڕێتەوە بۆ پێش ئەو وادەیە. بۆ پێی ئەوان هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەوەدا نەبوون تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە. تەنانەت فراکسیۆنی نەوەی نوێ لە 6/11 ساڵی ڕابردووەوە واتە لە کاتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانەوە بەشداری لە هیچ کۆبوونەوەیەکدا نەکردووە. بۆ پڕکردنەوەی شوێنی ئەو پەرلەمانتارانەش کە کشانەوەی خۆیان ڕاگەیاندووە ژمارەیەک پەرلەمانتاری بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان سوێندی یاساییان خواردووە. بەڵام بەگوێرەی بڕیارەکەی ڕۆژی 30 ئایاری دادگای فیدراڵی هەموو یاسا و بڕیارێکی سەردەمی درێژکراوەی تەمەنی پەرلەمان بە هەڵوەشاوە دادەنرێت واتە ئەوانەی بەم دوایە بوون بە پەرلەمانتار هەڵدەوەشێتەوە. پێویستە پەرلەمانی کوردستان پابند بێ بە یاساکانی خۆیەوە بە تایبەت پەرلەمانی کوردستان کە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی لە 6/11 ساڵی 2022ەوە بە نایاسایی ناوزەت کراوە بڕیاری لێدراوە واتە لەو کاتەوە پەرلەمانی کوردستان بوونی نەماوە شتێک نەماوە بە ناوی دەستەی سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان یان ئەندامی پەرلەمانەوە واتە لەو کاتەوە ئەو بەڕێزانە دەبێ وەکو خانەنشین هەژماریان بۆ بکرێ. کەواتە لێرەوە دەچینە سەر
بیاسای ژمارە 2 ساڵی 2020 تایبەت بە چاکسازی لە دەرماڵە و موچە و خانەنشینی لەو کاتەوە دەبێ خانەنشین بکرێن واتە ئەو موچانەی بە زیادەوە وەریان گرتووە دەبێ بیجێڕنەوە ئەوانەی کە بە ئەندامی پەرلەمان دانرابوون لەو کاتەدا ئەندامی پەرلەمان نین پێویستە ئەو ئیمتیازاتانە بجێڕنەوە و لە ئێستاشدا نابێت بە هیچ شێوەیە ئەو بەڕێزانە ئیمتیازاتی پەرلەمانتاریان بۆ خەرج بکرێ. پەرلەمانی کوردستان لە 6 یانزەوە بێکار وەستاوە بێکارە دەوامی تێدا ناکرێ هیچ چالاکێکی نییە هیچ یاسایەکی دەرنەکردو هیچ بڕیارێکی نییە هیچ شاندێکی نییە. هۆکار چییەکەوە 600 ملیۆن دینار وەکو نەسریە بۆ پەرلەمانی کوردستان سرف کرێ لە کاتێک ئێمە لە قەیرانی دارایی داین. ئەمە چەند ڕۆژێک پێش ئێستا هەفتەی ڕابردووی پێشتر خرج کراوە. هۆکار چیە؟ دەستەی سەرۆکایەتی کە دەوام ناکەن لە پەرلەمانی کوردستان دەوام ناکەن مەگەر بە مەبەستێکی تایبەتی خۆیان بچن. بۆچی دەبێت هەر یەکێکیان لە پاڵ موچەی زەبەلاحدا 10 ملیۆن دینار وەکو من حەوەر بگرن؟ هۆکار چییە؟ بۆچی دەبێت فراکسیۆنەکانی پەرلەمان کام فراکسیۆنیان ئیشیان هەیە لەو مانگەی ئێستادا دەبینین کە پەرلەمان لەکەیەوە پەچی کەوتووە لەکەیەوە نایاسایی بووە چەندین ملیۆن دینار وەکو نەسریە وەربگرن. ئەو فراکسیۆنانەی تاوەکو ئێستا بە فەرمی هەڵوێستی خۆیان ڕانەگەیاندووە تەنها فراکسیۆنی یەکێتی و گۆڕانن بۆیە بەبێ ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵوێست و ڕوونکردنەوەی هەبێت کۆتایی بەکارەکانی ئەم خولەی پەرلەمان هات. ئاسوودە بن.